خی گەورەتان لێبیتن خوشکان و برانی بەڕێزم ئێوارەتان باش لا پرسیارێکی تردا هاتمەوە لاتان پرسیاری ئەم جارەش دەڵێت womit müssen Sie auf diesem Parkplatz rechnen لەو پارکپلاتەی لێرەدا چ شتێکی لێک دەدەوێت لە مێشی خۆدا ئایا دەکرێت چ شتێکە بێحساب بۆ چ شتێکی بکەین وەڵامەکان mit falsch parkenden LKW بەوەی کەوا LKW با غەڵەت پارکیان کردبیتن بە هەڵە پارکیان کردبیتن بەڵێ ئەو کۆی دەبینە ئەو LKW زەردەی پێشە خۆمان ها بە هەڵە پارشی کردیە کەواتە یەکەمیان ڕاستە دووەم mit Person auf der Fahrbahn دەکرێت لەو پارکپلاتەی خەڵک لەسەر جادەی بیتن ئەوەشیان ڕاستە سێمیان mit ausparkendem Fahrzeugen ئەمە لێرە لامدایە پاوزەی خۆم تەواو کردی ئێسا ئەوسپارکنی دەکەم واتە ئێستا دەردەچم لە پارکەکەی دەچمەوە و داخلی ئۆتۆبانی دەمەوە کەواتە ئەوەشیان ڕاستە لێرەدا هەرسێک وەڵام ڕاستن سەرکەوت و سەرفراز من تکایە لە بیری مەکەن فۆلۆمان بکەن سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن و زەنگۆڵەکەش داگرن بۆی ئاگادار بن لە هەموو ڤیدیۆکانمان سەرکەوت و سەرفراز